منداڵە چاوگەشەکان منداڵە خۆشەویستەکان دیسان بەیەکگەیشتینەوە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گەشتی باخچەکان. گەشتی ئەمڕۆمان تایبەتە بە باخچەی منداڵانی مێلاق. فەرموون بینەری بڕگە و بابەتەکان بن.
باخچەی منداڵان دامەزراوەیەکی پەروەردەیی و کۆمەڵایەتیە کە بۆ منداڵانی پێش تەمەنی قوتابخانە دەکرێتەوە کە لەسەر بنەمای فێرکردن لە ڕێگای یاریکردن. باخچەکەمان لە ساڵی 1970 دامەزراوە، یەکێکە لە باخچە کۆنەکانی شاری هەولێر و هەروە یەکێکە لە باخچە نایابەکانی شاری هەولێر کە لەو ماوەیە کە منداڵەکان وەردەگرن ساڵانە نزیکەی 150 منداڵ دەردەچێت و هەروەها لە ساڵانی پێشوش نزیکەی هەزاران منداڵ دەرچووە لەو باخچەیەدا بەسەرکەوتووی. ئێمە منداڵانی تەمەنی 4 ساڵان وەردەگرین و هەروە منداڵانی تەمەنی 5 ساڵان وەردەگرین بۆ 2 قۆناغ، منداڵانی 4 ساڵان بۆ قۆناغی باخچە و منداڵانی 5 ساڵان بۆ قۆناغی ئامادەکرا. باخچەکەمان لە چەند ژوورێک پێک هاتووە، ژووری بەڕێوەبەر و ژووری مامۆستایان و ژووری کۆمپیوتەر و ژووری کاری دەستی و هەروە ژووری تەندروستیشمان هەیە. جگە لەوە 6 ژووری خوێندنمان هەیە کەوانش پێک هاتوونە لە ژووری یاری و وەرزش و شانۆ، ژووری کوردی، ژووری ئینگلیزی، ژووری چیرۆک و ئامۆژگاری و کارامەیەکان و هەروە ژووری وێنە و چالاکی و ژووری بیرکاری و زانست.
باخچە گرنگێکی زۆری هەیە بۆ منداڵان لەبەرەوەی لە ماوەی باخچەدا منداڵ لە ماوەی ئەو دوو قۆناغی کە لەکن ئێمە لە منداڵەکان کەسایەتی منداڵ دروست دەبێت کە ئەوەش گرنگێکی زۆری هەیە بۆ منداڵ و ئێمەش بایەخێکی زۆر بە منداڵان دەدەین بە تایبەتی بە چالاکی هزری منداڵان چونکە لە ماوەیەدا بەهرەی منداڵان دەردەکەوێت کە بەهرەیان لە چ بوارێکدا منداڵ بەهرەمەندە بواری یاریکردن بواری وێنە کێشان لە شانۆ لە مۆسیقا لەو شتانە و ئێمەش زیاتر باەر بە منداڵان دەین پەریان پێ دەین و ئەو منداڵانەش هەموو لە ژێردەستی مامۆستای شارەزا و پسپۆر و بە ئەزمون دەرچوونە و من شەشەمین بەڕێوەبەرم لەو باخچەیە کە بەڕێوەبەرایەتی ئەم باخچەیە دەکەم و ڕۆژانە دەستپێکردنی دەوامی باخچەکەمان لە کاتژمێر 8 بەیانی دەست پێ دەکات تاوەکو 12 نیوەڕۆم و دەستپێکردنی سەرەتای دەوامەکە بە بازنەی بەیانی دەست پێ دەکەن مەبەست لە بازنەی بەیانیش ئەوەیە کە هەموو منداڵەکان بە شێوەیەکی بازنەی ڕێز دەبن لە قاعە و هەموو مامۆستا و فەرمانبەرەکان ڕادەوەستن و لە ماوەی ئەم نیو سەعاتەی بەیانیان هەموو ئامۆژگاری بە سوود و ڕێنمایی بە سوود پێشکەش بە منداڵان دەکەین و هەروەها گۆرانی و چالاکی مامۆستایان هەر مامۆستایەک چالاکی خۆی ئەنجام دەداتن دوای ئەو بەڕێزبوون منداڵەکان دەڕۆن بەرەو پۆلەکان ئەویش بە پێ ئەو خشتەیە کە بۆیان دانراوە بۆ مامۆستایان بە پێ خشتەکان هەر ئێوانەیەک نزیکەی نیو کاتژمێر دەخایێنێت لە باخچەی منداڵانی مێلاق لە ژوور کوردی وانەی کوردی دەلینەوە پیتەکانی زمانی کوردی دەلینەوە ڕۆژانە بەکار چالاکی خۆمان خەریکی منداڵان زیاتر حەزیان لەو شتانەیە کە لەبەردەستیان دیاربی هۆیەکانی فێرکردن بەکاردەینین دەچینە باخچەی میکانۆی بەکاردەینی لۆ دروستکردنی پیتەکان. تاوەکو دەونی و کاتی ناخواردنی منداڵەکانە ئەو کاتەش کە تەرخان کراوە کە بۆ ئەوی پشی منداڵەکان بێ خواردنی خۆیان دێنن لە جانتەوە و هەروها ئاویش لەگە خۆیان دێنێت جگەلەوە ئێمە ئاویشمان هەیە لە بەڕادەکان منداڵەکان ئەو کاتە نیو سەعاتە بە
خۆشی دەبەنە سەر چونکە کاتی خواردنە دوای ئەوە بەردەوام دەبین لە ئەوانەکانی تر هەتاوەکو دەوام تەواو بوون کە دەوام تەواو بوو کاتژمێر 12 دەوام تەواو دەبێت ئەو کاتە دایک و باوکان دێ منداڵەکان دەبنەوە جگە لەوە پاش 12 چەند منداڵێک دەمێنەوە ئەوانەی کە دایک و باوکیان دەوامی درێژیان هەیە بۆ ئەوەش ئێمە خشتەی ئێشگری مامۆستایانمان داناوە بۆ ئەوەی قەفارەتی منداڵەکان بکەن مامۆستایەک و فەرمانبەرێک ئاگایان لە منداڵەکان دەبێت تاوەکو هەموو منداڵەکان دەڕۆنەوە ماڵەوە ئێمە لە هەموو چالاکیەکان بەشداریمان کردووە ئیمساڵ لە 2011 بەشداریمان کرد لە کەرنەڤاڵی چەسپاندنی مافی منداڵان لە چالاکی قوتابخانەکان بەشداریمان کرد چالاکیمان ئەنجامدا و ڕێز و سوپاسیشمان وەرگرت لەلایەن بەڕێوەبەری گشتی پەروەردە بەڕێز مامۆستا بەشدار و هەروها ئێستا ئێمە خۆمان ئامادە کردووە پاش هەفتەیەکی تر ئەومان هەیە پێشانگای هونەری کاری دەستیمان هەیە لە باخچەکەی خۆمان ئەنجام دەدرێت و هەروها چەند باخچەیەکی تریش دێن بەشداری دەکەن لەم پێشانگایە کە ئەو باخچانش هەمووی لە باخچەکەی ئێمە ئەنجامی دەدەن. بەڕاستی ئێمە زۆر ماندووینە لە باخچەکە لەگەڵ منداڵەکان چونکە ئەو منداڵانە نەوەی دواڕۆژن ئێمە بایەخیان پێدەین پەریان پێدەین لە کۆتاییدا یەک داواکاریمان هەیە لە دایک و باوکانی ئازیز کە منداڵەکانیان بێن لە باخچە و کاتی ماوەی 4 ساڵی و 5 ساڵی ئەو 2 ساڵە لەکن ئێمە لە باخچە منداڵەکانیان بێنن دەوام بکەن چونکە ئەو منداڵانێک کە لە باخچە تەواو دەکەن مستەوایەکی بەرزیانەیە ئاستێکی زۆر بەرزیان هەیە ئەو منداڵانی کە بچنە قوتابخانە ئامادە کراون بۆ قوتابخانە بنەڕەتیەکان بڕوانامەی دەرچوونیان دەدەینێ بەڵام ئەو منداڵانەی کە ناچنە باخچە و پشتگوێ دەخەن دایک و باوکەکان لە ماڵەوە دادن ئەو منداڵان هیچ فێر نابن. کاتتان باش منداڵە خۆشەویستەکان چۆنن چاکن یاخوا هەر باش بن تەندروستیشتان هەر باش بێ منداڵان هەروەک خۆتان ئەزانن نەخۆشی کۆرۆنا ئێستا بڵاوە جا بۆ ئەوەی ئێمە بەرەنگاری ئەم نەخۆشیە بین دەبێت چی بکەین منداڵان بەستنی ماسک و لە هەمان کاتدا دوورکەوتنەوە لە قەڵەباڵخی و ڕۆژانەش 4 تا 5 جار دەستمان بە ئاو و سابوون جوان جوان بیشۆین گوێتان لێیە منداڵان؟ دیسان بۆتان دووبارە ئەکەمەوە ڕۆژانە بۆەوەی بەرەنگاری نەخۆشی و پەتای کۆرۆنا بین دەبێ چی بکەین بەستنی ماسک دەبێ هەر لە ماڵەوە کە دەرچوین ماسک ببەستین لە شوێنی قەرەباڵغ دوورکەوینەوە و هەروەها ڕۆژانە 4 تا 5 جار دەستەکانمان بە ئاو و سابوون جوان جوان بشۆین گوێتان لێبوو؟ جا منداڵان هەر یەکە کە چوونەوە ماڵ ئەم ئامۆژگاریانە ئێوەش بۆ خوشک و برا و دایە و بابە باسکەن
باشە ئافرین ئەگەر بێت و پابند بن بەم ڕێنمایانە ئەوە ئێوە منداڵی زۆر ژیر و عاقڵن. جا منداڵان بۆ ئەم مەبەستە حەزم لێیە چیرۆکێکی زۆر خۆشتان بۆ باس بکەم. هەبوو نەبوو لە ڕۆژان کەس لە خوا گەورەتر نەبوو و کەسیش لە بەندە بچووکتر نەبوو. کچێک و کوڕێک هەبوون هەردووکیان منداڵی باخچە بوون. ئەم کچ و کوڕە ڕۆژانە یەکێکیان بەیەکەوە چوون بۆ باخچە، یەکێکیان ناوی ئاریا بوو و کچەکەش ناوی پەریا بوو. ڕۆژانە ئەڕۆیشتن بۆ باخچە. ڕۆژێک لە ڕۆژان لە کاتی گەڕانەوە چیان کرد؟ پەریا گەڕایەوە یەکسەر بۆ ماڵ، کەچی ئاریا وتی من ناگەڕێمەوە ماڵ، حەزم لێیە تۆزێ لە پارکەکەی بەردەمی ماڵەکەی خۆمان یاری بکەم. دەبا بزانین منداڵان دوای ئەوەی کە یاری کرد چی بەسەر هات؟ ئاریا ئەی نەگەڕێنەوە ماڵ؟ نا بەخوا من حەزم لە ماڵ نییە، حەز ناکەم بێمەوە بۆ ماڵ، ئەمەوێ لە پارکەکەی بەردەمی ماڵەکەی خۆمان تۆزە یاری بکەین. ئاخر ئاریا نابێ ئێستا تۆ بەم شێوێت بچیتە ناو پارک و یاری بکەی. ئاخر ئەیدایە نیگەرانە بێ، بابەش نیگەرانە بێ. نه زۆر من تاخیر نابم، هەر تۆزە یاری ئەکەم و ئەگەڕێمەوە ماڵ. ئاخر ئاریا ئەزانی دنیا ساردە، ئاخر دوای نەخۆشەکەوی. نانە ئێستا ئەگەڕێمەوە بۆ ماڵ. خوای گیان بم بەیانی ئەبێ کێ بێ ئاوا لە دەرگەی ماڵەکەمانەدا. ئاریا ئەو خۆت ئامادە نەکردووە بۆ باخچە؟ نە بەخوا خۆم ئامادە نەکردووە. ئەی چۆن؟ ئاخر دوای دوا ئەکەوین، دوای مامۆستا لێمان عاجزە بێ. بەخوا ناتوانم، سرم زۆر ژانەکە، تام لێیە، سکچوونم گرتووە. ئێ بۆ وات بەسەر هات؟ ئاخر ئەزانی چی پەریا دوێنێ لە لای پارکەکە یاریم کرد، هەموو گیانم بوو بە ئارەقە، هەموو گیانم ئاوی لێ ئەچۆڕایەوە. کاتێک کە چوومەوە ماڵ ئیتر گەڕا بایەکی شنەبایەکی ساردم پێکەوت، کە گەڕامەوە ماڵ نەخۆش کەوتم. چی؟ ئەی پێم نەوتی زستانە و ساردە، ئاخر نابێتەوە وا بکەی؟ هەر ئەوەش نا ئاریا، ئەزانی چیم کرد؟ لە پارکەکە چاکێتەکەی خۆم داکەناند و فرێمدا، وە لە هەمان کاتدا گۆرەوی و پێڵاویشم داکەناند. ئەی چۆنە بێ ئاخر ئاریا؟ نازانی ئەبێ زستانان گۆرەوی و پێڵاوی گەرم لەبەرکەین، هەروەها چاکێت و بلوزی گەرمیش لەبەرکەین، چونکە لە زستان ساردە، ئەگەر جلی گەرم لەبەر نەکەین ئیتر نەخۆشەکەوین. بەخوا ڕاستەکەی پەریا، بەڵام من وام نەکرد. کاتێک کە گەڕامەوە ماڵیش چووم ئاوێکی ساردم خواردەوە. چی؟ ئەی مامۆستا پێمانی نەوت لە زستانان ئەبێ شتی گەرم بخۆن؟ ڕاستەکەی ئاریا، بەڵام من لاساریم کرد، بەگوێی دایە و بابەم نەکرد، وە لە هەمان کاتدا بەگوێی مامۆستاکەشم نەکرد. ئەی دەباشە ئاریا گیان، من با دوانەکەوم لە باخچە، من ئێستا ئەڕۆم بۆ باخچە، تۆش لەگەڵ دایە و بابە بڕۆ بۆ لای دکتۆر تۆزێ دەرمان وەرگرە. زۆر سوپاس دەکەم پەریا، ئەبێ وا بکەم، سکم زۆر ژانەکە، تایەکی زۆر گەرمم لێیە، سەریشم ژانەکە. جارێکی تر ئاخر ئاریا گیان، جارێکی تر شتی وا ئەنجام نەدەی، هەر لە باخچە کە دەرچووی ڕێک بگەڕێەوە ماڵ. واکەم ئەم جارە ناز بەگوێی مامۆستا و دایە و بابەم نەکرد، بۆ ئێوان بەسەر هات. منداڵان ئێوەش وەکو ئاریا مەکەن، هەر کە لە باخچە گەڕانەوە ماڵ ڕێک بۆ ماڵەوە بڕۆن، نەچن بۆ لای پارک و ئەو شوێنانە. هەروەها زستانیشە ئەبێ جلوبەرگی گەرم لەبەرکەن، گۆرەوی و پێڵاو فرێ نەدەن.
بەبێ گۆرەوی پێڵاو نەچنە حەوشەوبان و ناو پارکەکان باشە منداڵان چونکە نەخۆشەکەون نەخۆش گەروتان ئەستورە بێ سکتان ژانەکە ژانە سەرەگرن تاتان لێدێ جا بۆی خۆمان بپارێزین ئەبێ شیری گەرم بخۆین هەروەها نابێ مۆڵتە بخۆین دەبێت جلوبەرگی گەرمیش لەبەر بکەین گوێتان لێ بۆ منداڵان زۆر سوپاستانەکەم و لە هەمان کاتیشدا منداڵان هەروەک وتمان ئەبێ ئێمە لەبەر پەتای کۆرۆنا چی بکەین منداڵان ماسک ببەستین لە شوێنی قەرەباڵغ دوورکەوین هەروەها منداڵان دەبێ ڕۆژانە 4 تا 5 جاریش دەستمان بە ئاو سابوون بشۆین ڕاستەکە ئاریا ئەبێ ڕۆژێ 4 تا 5 جاریش دەستەکانمان بە ئاو سابوون بشۆین زۆر سپاس منداڵان هیوادارم بە گوێڕایەلی ئەم ڕێنمایانە بن خواحافیز سادە ئافرین دەبێت چ لەبەر بکەین لە وەرزی زستان چاکێت و بلوز یان بەس بە تیشێرتێک چاکەتیش بلوز ئافرین ڕۆژ باش ژیان باش ناوت چییە؟ هەرژین ئەژین خان ناوی بابەی چییە؟ کەیفی ئەژین کەیفی ئەژین ئەی ناوی باخچەکە چییە؟ باخچەی منداڵانی مێلەق باشە ئەژین ئەوڕۆ چ دەرسێکتان وەرگرت لەسەر چ بوو دەرسەکە؟ ڕەنگی ڕەنگەکان ڕەنگەکان ئافرین باشە دەزانی ڕەنگەکانم بۆ بژمێری؟ چییە؟ بلو گرین یەلۆ ڕێد ئافرین باشە ئەژین ئێستا ئێمە لە چ وەرزێکی؟ وەرزی پاییز ئێستا ئێمە لە چ وەرزێکی؟ وەرزی زستان ئافرین باشە زستان ساردە یان گەرمە؟ ساردە چ دەباری لە زستانان؟ بەفر و باران ئافرین بەفر و باران دەبی ئەمە بە یەک کراسی بچینە دەرێ؟ نە دەبی چ لەبەر بکەین؟ بلوز و چاکەت ئافرین زۆر سپاس ئەژین خان ڕۆژ باش ژیان باش ئافرین ناوت چییە؟ لاوین ناوی بابەی چییە؟ هیوە لاوین هیوە ناوچ زۆر خۆشە باشە لاوین گیان ناوی باخچەکەت دەزانی؟ باخچەی منداڵانی مێلەق ئافرین لاوین گیان ئێستا ئێمە لە چ وەرزێکین؟ وەرزی زستان ئافرین زستان ساردە یان گەرمە؟ ساردە ساردە باشە دەبی ئەمە لە زستانان ئایسکرێمی بخۆین؟ نەخێر دەبی لۆ چونکە چمان لێ دێ؟ نەخۆش دەکەین نەخۆش دەکەوین باشە زستانان چ بخۆین باشە شتی؟ شیری گەرم شیری گەرم ئافرین Fine, thanks. Yes, very good. Hands on the head. Do the smile.
nose to the ears. Let's run, please. Slow, 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 slow. Yes, very good. Very good. Very stop. Aşağı. Şimdi zalim İsmail'e dönüyor. Mesela ben iştine. Sit chairs. The chairs is yellow. Yellow. Yes, havaya yellow. Sit كمان هلا وشو اللي تبى شاكر. اسمع بس هواي كمان sit كده It's red. هوا red. تبي؟ نعم تكوسيا. I'm going to do yellow. أوريدها تبي أو أختي نعم. Okay? أقبل it's yellow. تبي؟ No. It's red. Yes. من روزانە دەست بەکار دەکەم سبەینان لەگەر منداڵە چاوگەشەکانم لە ژووری ئینگلیزی یعنی طبعا منداڵەکان زۆر حەزیان لە ئینگلیزی ئێستا خاستان هەموو شتێک بوویتە سوشیل میدیا ئەوانە هەموو بە ئینگلیزی زۆر بەیان زۆر حەزیان لێیە چونکە ئەمنیش بە ڕێگەی چ فێریان دەکەم و دەکەم کە منداڵەکە حەزی بستە ئینگلیزی بە ڕێگای هۆیەکانی فێرکردن بە ڕێگای گەمە بەڕێگای گۆرانی و حرەکات و زمانی دەستە زۆر بەکاردێنمە من لەو ژوورەدا زمانی دەستە لۆ ژوورەکان خاستن لۆ باخچەکان زۆر 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 زەڕۆریە ئێستا. خۆشەویستەکان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ